بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. یەکێک لە سنەتە فەرامۆشەکان دانیشتنی ئێمە لە مزگەوتە بۆ ذیکرکردن، بۆ یادی خواکردن. لەوە ئەچێ ئێستا ئێمە لە مزگەوتەکانی هەرێمی کوردستانە دابنیشین، دەرس و دەورێکمان هەبێ لە خزمەت قورئانە هەندێک جار کۆ ئەبینەوە، بەڵام دانیشتنمان پێکەوە بۆ ئەوەی ذیکری خوا بکەین، هەندێک ئەستەغفیرڵڵاه بکەین پێکەوە، هەندێک لا ئیلاهە ئیلڵڵاه بکەین پێکەوە. ئەم بابەتەی کە لەو واتانەی فەرامۆشمان کردووە. ئەبوو سەعیدی خودری بۆمان ئەگێڕێتەوە، ئەفەرمێ لە خزمەتی پێغەمبەریانە صلی الله عليه و آله وسلم لە مزگەوتی ئەوە دانیشتبوون، هەمومان ذکر و یادمان ئەکرد لە پڕ پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم تەشریفی هێنایەنەوە مزگەوت. فەرمووی بۆچی ئێوە دانیشتون؟ وتمان دانیشتوین جلسنا نذكر الله ونحمده على ما هدانا للإسلام ومن به علينا. هاتوين دانشتوين يادي خوا أكين، ذكري خوا أكين، وسباسي خوا أكين لسر أو هداية الجواني كدايتي بإما هدايتي داين بو إسلام. فرموي سوينتان أدم بخدا تنها لبر أو دانشتون، فرمويان سوينيان خواردو فرمويان تنها لبر أو دانشتون. فرموي من تومت بارتان ناكم كاتك وسوينتان أدم نا، بەڵام جبرائیل هات بۆلام پێیوتم ئەو مەجموعە خەڵکەی کە دانیشتون، ئەو کۆمەڵی کە دانیشتون، خوا جەل جەلالوه لەناو مەلائیکەیە یوباهی بهم ئەملاکەهو، لەناو مەلائیکەیە شانازیان پێوە ئەکا بەم کۆمەڵە عەبدەوە. ئەبێ چەند گەورە بێ کە چەند کەسێکی موسڵمان پێکەوە دانیشن ذیکر و یادی رب العالمین بکەن. ئەم ذیکر و یادە بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ، نابێ مەجلیسی مزگەوتەکانمان خاڵی بێ. دانیشن پێکەوە باسی ئەوە بکەن کە خوای گەورە چ منەتێکی گەورەی دا بەسەر ئێمە کە بە ئیمان و بە ئیسلامەوە ئێمە لەدایک بووین و وا پێوەی ئەژین. دانیشن ذیکری رب العالمین بکەین، یادێکی جوانی ئەو بکەین. با دانیشن پێکەوە ئیمانەکان تازەکەینەوە بە لا ئیلاهە ئیلڵڵاه. با دانیشن پێکەوە لەو هەموو گوناهە زۆرەی کە کردومانە دانیشن استغفار کەین و داوای لێبوردن کەین لە رب العالمین. خوای داوات لێ ئەکەین کۆڕ و مەجلیسی ذیکر لە مزگەوتەکانمانە زیندوو کەرەوە، دڵمان زیندوو کەرەوە بە ذیکر و یادی خۆت یا ئەکرەم الئەکرەمین.